مامۆستا جەمال ئێستا ڕێنمایی تایبەتەن بۆ ڕێستان هەیە تا بتوانین ڕێنماییەکانتان بۆ ڕووبکەین و لە کۆتاییدا بڵێن ئارەبی تابی و خوێندکارەکانی خۆشتان بێت دوو یاری هەڵبژێن یاریەکانیشمان بە تەسقیقی دەوڵەتی واردە بە دوو یاری کردنە دەرەوەی یعنی زۆر ناکرێت لەسەرتان بەڵام بەڕاستی زۆر لە ساڵێکا لە مەکتەبی دوو یاری بەشداربی دوازدام هەر ناخۆش چارەکەکانمان لەگەڵ مەکتەبی کوڕانایە ئینشەڵڵا مەسەلەی ئیمتیحانات و شتانەش نابێوە نەکێشا دوو یاریاتمان هەیە هەم وەزارەتیش و هەم بەرەبەرەتی گشتی پەرۆدی سلێمانیش و بەڵام وەکو سەردانی تایبەت ئەمساڵ ناتوانین سەردان بکەین بەشداری بکات بەشداری چالەت گەورەکان کە ئێمە لە چوارچێوەی سنووری پەروەردەیەکی هەڵمەت بچووکە بینی چوار پێنج بەنسبەت ئێمەوانەیە کۆبوونەوەکانمان دوێنێ ڕۆژی دووشەممە دەستمان پێکرد قۆناغی 1 بۆ 6 کوڕان و کچان ئەم ڕۆژ لەگەڵ قۆناغی 7 بۆ 9 لەگەڵ 10 بۆ 12 مامۆستایانی کوڕان و کچانە لەگەڵ بەڕێز سەرپەرشتیارانی وەرزشیە مەبەستیشمان لەوانە بۆ ئەوەی کەوا خشتەی یاریەکانمان ئەو یاریانەی کەوا ئەم ساڵ چالاکیەکانمان ئەنجام دەدەین بۆ ئەوەی مامۆستاکانیش خۆیان ئامادە بکەن و هەروەها هۆڵەکانیشان پێ ڕابگەێنین ئینشاڵڵا ئەم ساڵ بتوانین چەند چالاکیە بکەین کەوا لەگەڵ توانای مامۆستا و قوتابیان و خوێندکارانە بگونجێت.